من مەبەستمە لەگەڵ میوانەکەم لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەم. بەڕێز عەبدولواسع فاتکی شۆڤەکاری سیاسی لە شاری تەعزیە منەوە لەگەڵمە. بەڕێز عەبدولواسع ئەم کاتت باش پێت وایە ئەو مەترسیەکە بۆ فراوانبوونی جەنگی ئیسرائیل و حەماس هەبوو بە فراوانبوونی ئەم جەنگە ئیدی حوسیەکان دەستیان پێکرد؟ سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکەتان بینەرەکانتان. من لەو باوەڕەدام کە ئەو گۆڕانکاریە ئەم دواییانە لە نێوان حوسیەکان و ئیسرائیلدا پێم وایە کە ئەمە لە چوارچێوەی کار و کاردانەوەدایە. بە بڕوای من ناکرێت ئەم جەنگە لە چوارچێوەی خاکی فەڵەستین فراوانتر بێت ئەوەی کە ئێستا حوسیەکان ئەنجامی دەدەن لە ئەو بانگەشەی کە دەیکەن چ لە ڕێگەی درۆنەوە لە ڕێگە هەرچەکێکی دیکەوە بێت کە هەندێک باسی هەندێک ئامانجی ناو خاکی ئیسرائیل دەکات. ئامەش لە چوارچێوەی ئۆپەراسیۆنەکانی باڵی سەر بە ئێران لە ناوچەکە من بەوەی کە حوسیەکان بریکارێکی ئێرانن لە یەمەن وەکو هەر گروپێکی دیکەی کە لە ناو خاکی عێراقدا هەنیا خۆت حیزبوڵڵا کە لە لوبناندا بە فەرمانی ئەو کاری خۆی دەکات. دواتریش ئەوەی کە حوسیەکان ئەنجامی دەدەن بەو ئاراستەیە. بەڵێ کاتە ئامانجی کوژدە و هێرشانە چین؟ بەجێکردنی ئەجندە ئێران هیچ شتێکتر نییە. ئامانجی حوسیەکان لەو هێرشانە بۆ دڵنیابوونەوەیە لەو بانگەشانەی کە دەیکەن کە لە سەردەمی کودەتاوە بە سەردەسەڵاتی شەرعیەوە هەوڵی بۆ دەدەن کە دروشمی مردم بۆ ئەمریکا مردم بۆ ئیسرائیل بەرز دەکەنەوە لە ڕێگەی ئەو دروشمانەوە بە هەزاران هاوڵاتی ئەمەنی بێتاوان خوێنیان ڕژاوە. دواتر وڵاتی یەمەنیان بەرەو وێرانی بردووە. ئەو ڕفتارانەی ئەم دواییانە لێیان بەدی دەکەن یاخۆت ئەو گۆڕانکاریانەی بەم دواییانە لەلایەن میلیشیاکانەوە ئەنجام دەدرێت. بەرەی ئەم جەنگە بۆ نمونە بەرەی مقاومەی عێراقیش بێتەنەو جەنگەکەوە بە گوێرەی چاودێران ئەوەی حوسیەکان ئەنجامی دەدەن ئەمە فەرمانێکی ئێرانیە و دەیەوێت جەنگی ئەوە لە چوارچێوەی ئەو دۆستیانەدایە کە دژ بە کۆمەڵگەی ڕۆژئاوایی بەرزی دەکەنەوە و هەروەها پێشم وایە ئێران دەیەوێت بۆ جێگیرکردنی شوێنپەی ئێرانە لە دەریای سوور و کۆنتڕۆڵکردنی دەریاوانی ناوچەکەیە و کە ئێران بۆ خۆش دەزانێت کە خۆی بەتەنیا ناتوانێت ڕوبەڕووی وڵاتانی ڕۆژاوا بێتەوە. بۆیە دەیەوێت لە ڕێگەی ئەوانەی کە جەنگی بە وەکالەت بۆ تاران دەکەن هەڕەشەکانیان بۆ سەر ئیسرائیل و وڵاتانی دیکەی ڕۆژئاوا زیاد بکات. باشە گەروی بابلمەندەب گەرویەکی جیهانیە ینی ڕێڕەوێکی جیهانیە. ئەوە تەنیا تایبەت نییە بە حوسیەکان و بە یەمەن. بۆچی ئەوێ دەکرێتە ئامانج؟ ئەمە لە ئەنجامی ئەو دەواازە ئاویە زۆر گرنگە لەسەر ئاسی جیهان و تایبەتمەندیەکی جیاوازی هەیە و هەروەها بازار گەورەترین بازاڕی وزەیە. بۆیە میلیشیاکانی حوسی دەیانەوێت لە ڕێگەی بابونمەندە بەوە فشار لەسەر ئاستی نێودەوڵەتی دروست بکەن لە پێناو بەرژەوەندیەکانیان. دواتریش ئەوە دەواازەیەکی استراتیژیە چ لە کەنداوی عەدەن یاخۆت بەندەری گەروی بابولمەندەب ئەوانە کە ململانەی چەندین وڵاتان لەسەر ئەو ناوچەیە هەیە
لە کاتێکدا چین هەروها دەستپێشخەریەکەی وڵاتی چین دەزانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە گۆ باشە بەڕێز دەمەوێت بزانم کە هەڵوێستی فەرمی حکوومەتی یەمەن چییە لەم بارەیەوە؟ حکوومەتی یەمەن لە ڕاستیدا بەداخەوە ڕێگری زۆری لێکراوە لە ئازادکردنی کەناراوەکانی یەمەن ئەو هەروەها نەتەوە یەکگرتووەکان و هەڵوێستیان تا ڕادەیەک لاواز بووە بەرامبەر بەو هەر چەند لەلایەن کۆمەڵگە نێودەوڵەتیە و حکوومەتی یەمەن دام پێدانراوە و بانگەشەی ئەوە دەکەن کە پێویستە دەسەڵاتی خۆی بەسەریدا بسەپێنێت بەڵام بەداخەوە تا ئێستا هەر لەژێر کۆنتترۆلی حوسیەکان دەماوەتەوە هەژمونی ئێران و بەڕێز عەبدولواسع فاتکی شرۆڤەکاری سیاسی لە تازی یەمەنەوە لەگەڵم بووی دەست خۆش.